ئەمە قسەی سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتە. سپاسی گەرمی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی موچەخۆران بکەم کە بەڕاستی زۆر پش و درێژ بوون، زۆر تەحملیان کرد، خۆڕاگر بوون. دوای 2 مانگ موچەخوراوان چاوەڕێی ئەوە بوون سەرۆکی کابینەی نۆیەم داوای لێبوردن بکات و دواتر چارەسەرێکی ڕیشەیی بۆ کێشەی موچە بۆ مانگەکانی داهاتوو بخاتە ڕوو. بەڵام جارێکی دیکە خۆی لە بەرپرسیارەتی پێدانی موچە لادا و تەنها سوپاسی ئاڕاستەی موچەخۆران کرد بۆ خۆڕاگریان. چاودێرێکی سیاسیش دەڵێت موچەخۆران سوپاس وەرناگرن و موچەیان دەوێت. سوپاسکردن بەزگی تێر دەبێت، ینی کەسک پرسی بوو سوپاسی چی دەکەی. هەر هاوڵاتیەک گەر یعنی موچەخۆر بێ موچەخۆر نەبێت کە با خەڵی خاڵی بوو سوپاس وەرناگرێ، ینی بە تایبەت موچەخۆر کە تۆ 2 مانگە کاری پێ دەکەی لە بەرامبەر ئەوەیدا کە مافێکی سەرەتایی خۆیەتی موچە وەرگرتنە موچەی پێنادەی سوپاس وەرناگرێ. سوپاس هاندانێکی معنەویە دوای ئەوەی کە مافی خۆیت پێدا لە ڕووی داراییەوە ئینجا دەبێ بێ لە ڕووی معنەویەوە هانی بدەیت. بازاڕیشیان بێ بازار کردووە بۆیە خەڵک بەڕاستی چاوەڕێی ئەوەیە کە ئەو بارودۆخە چاک بکرێ نەک بێ بە هەندێک قسە کە خەڵک لە 2013 لێ بێزار بووە. مامۆستایەکیش دەڵێت چاوەڕێی ئەوەمان دەکرد ئەمڕۆ سەرۆکی کابینەی نۆیەم لیستی موچە ڕابگەێنێت نەک سوپاسمان بکات. دەشڵێت ئەگەر داهاتی هەرێم کەمی کردووە بۆچی ژمارەی پاسەوان و ئۆتۆمبیلەکانیان کەم ناکات. خەڵک لە ژیانێکی زۆر سەختی داراییدایە. خەڵک ئەمڕۆ چاوەڕێی دەکرد کە حکوومەتی کاربڕێکرد بڕیارێک بداتن بەلایانی کەم موچێ مانجی 5 دابش بکاتن و وعدی موچێ مانجی 6 و مانکانی کەش بداتن. بەڵام بەداخەوە جگەل لە سوپاسکردن و خۆڕاگری بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ فەرمانبەران هیچی تریان پێ نەبوو. یعنی فەرمانبەرچی لە سوپاس بکاتن بەرچەمی پڕی لە سوپاس و لە خۆڕاگریە، یعنی کاکەم ڕۆژی سوپاسکردن نییە. جەنابی دەوڵەت مەدار مادام داهات کەمی کردووە ژیانی خەڵک سەختە و بودجە و پارە لە بەردەستدانێ و داهاتمان نەقسی کردووە، ئەرێ زەحمە دەبێت چەند پاسەوانی خۆت کەم کردوتەوە، زەحمە دەبێت چەند سیارە زەبەلاحەکان و وەنەوشە بەرزەکانی خۆت کەم کردوتەوە، چەند نەسریەکانی خۆت کەم کردوتەوە، ڤێلاکانت چەند کەمی کردووە. ئەمە قسەی باقوبریخ و قسەی لابەلایە. وەک جۆرێک لە سزادان و جیاوازیکردن لە نێوان میدیاکان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوودا بانگێشتی کەناڵی ئاسمانی پەیام نەکرابوو. ئەمەش لەبەر ئەو ڕابردووی کەناڵەکە هەیەی لە پشتیوانیکردنی مافی ڕەوای موچەخۆران و ڕەخنەگرتن لە ئەدای کابینەکەی. ئەمەش جاری یەکەم نییە کە کەناڵی پەیام لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بەدەردەکرێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هاولێر.